بۆنەی یادی دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان پیرۆزبایی گەرمیان لێ دەکەم سەرکەوتنی بەردەوامیان بۆ دەخوازم لە ڕاستیدا سەرهەڵدانی پارتی کرێکاران خۆی لە خۆیدا نوێ بوونەوەی سەر لە نوێ زیندی بوونەوەی کوردستانی بوونە و کوردبوونە لە باکووری کوردستان و بە استراتیژیەکی کوردستانی کە هاتنە مەیدان سەر لە نوێ ئەوەیان سەلماندەوە کە کوردستان خاچی کوردستانە و لە عینی وەخت ئیرادەی سربەخۆی کوردستان هەموو دەمێ ئەو ئیرادەیە کە دەتوانێت تۆپ و تەیارە و جبەخانەی داگیرکەر بشێنێتن و بە عەمەلیش لە مەیداندا ئەویان ئیسپات کرد کە کە ئیرادەی سربەخۆی کوردستان هێزی سربەخۆی کوردستان دەتوانێت کوردستان ڕزگار بکات دەتوانێت داگیرکەر ببەزێنێتن لە ڕاستیدا ئەو سیستەمە ئەمنیەی کە لە ناوچەکە بەڕێوە دەچێتن بە تەواوەتی دژ بە ئیرادەی سربەخۆیی کوردستانن دژ بە ئەوەن کە هێزێک پەیدا ببێتن بتوانێتن خۆی ئیسپات بکە وجودی کورد ئیسپات بکاتن بۆیە بە هەموو لایەکی گەلە کۆمەچیان لێ کردووە ئەوەلەن سەرۆکی پارتەکەیان بەداخەوە بەدیل گرت و تەسلیمی دەوڵەتی تورکی فاشستیان کرد ئی دووەمیان ئەوەیە کە بە هەموو لایەک گەمارۆی پارتی کرێکارانی کوردستانیان داوە و بە تۆمەتی ئەوەی ئیرهاب یا بە تۆمەتی ئەوەی کە تیرۆریستە لە کاتێکدا دەوڵەتی تورک دەوڵەتێکی تیرۆریستی منەظەمە ڕێکخراوە دەخوازێتن نەکرد هەواڵانی پەکەکەی بەڵکو تەواوی کورد لەناو ببا و هەموو جارێک گوتومەتەوە هەبوونی کورد بە نەبوونی خۆی دەزانێت نەبوونی کورد بە هەبوونی خۆی دەزانێتن لەسەر ئەو فەلسفەی دەوڵەتی تورک دروست بووە بۆیە ئێستا لەسەر ئێمە واجبە هەموو توانایەک بخەینە گەڕ بە هەواڵانی پەکەکەشەوە کە هەوڵ بدرێ ئەو تۆمەتیە ئەو تۆمەتەی کە خراوەتە سەریان وەلاندرێ لا بچێتن وەک پارتێکی سیاسی وەک بەشێک لە تەفگەری ئازادی کوردستانی تەمەشا بکرێتن و ڕێچکەی خۆی بگرێتن مافی ئەوەی هەبێتن وەک هەر تەفگەرێکی ئازادی لە جیهاندا معاملەی لەگەڵ بکرێتن ڕێچکەی خۆی بگرێتن و بەڕێی خۆم بە قەنەعەتی خۆم کاتی ئەوەی داهاتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ ئیرادەی سربەخۆی کوردستانی ناتوانێتن ئۆقرەیی و ئاسایش لە بەخۆی ببینێت بۆیە لەسەر هەموو لایەکمان پێویستە ئێمە ئەو ڕەدەی دەوڵەتی تورک ڕەت بکەینەوە پەکەکە هێزێکی تەفگەری ئازادی کوردستانە دەبێت معاملەی لەگەڵ بکرێتن دەبێت هەوڵ بدرێت لە وڵاتانی کە خستیانە لیستی تیرۆر بە پێچەوانەوە تورکیا بخرێتە لیستی تیرۆر لەبەر ئەوەی ئەو بە منەظەمی تیرۆر دەکاتن ئەو بە هینەوە تیرۆر دەکات بە تەختیتەوە تیرۆر دەکات و دژی هەموو کووردە بەس دژی پەکەکەی نییە.